بینەرانی ئەزیزی بەرنامەی یاد و یادگار سڵاوتان لێبێت لەبەر دەرگای ماڵی هونەرمەندێکین لە هەولێر هەر هەمووتان بە تایبەت نەوە کۆنەکە یەک دنیا یادگاریتان لەگەڵی هەیە پێشتر قسەم لەگەڵا کردووە ئێستا لەبەر دەرگایانین چاوەڕێیە بزانێ من گەیشتومیانە با لە دەرگا بین و بزان هونەرمەندەکە کیە مامۆستاگیان سڵاوت لێبێ چۆنی وەستان ئێستا یازانن کیە فەرموو مامۆستا فەرموو لە خزمەتی هونەرمەندێک کەسایەتیەک کە هەمیشە لە یاد و یادەوەری بە تایبەت جیلی ئاڵتوونی هەر ئەمێنێتەوە و نەوە نوێیەکەش پێویستە ئەوانەی کە تا ئێستا بە خزمەتی نەگەیشتوون بزانن چ ڕۆڵێکیان هەبووە ئێمە پێمان خۆش بوو وەکو سەرەتای بەرنامەکە لە ناو کتێبخانەکەی ماڵە ئاوەدانەکەیەوە دەست پێ بکەین چونکە پرسیارم لەسەر بابەتی کتێب و کتێبخانەش هەیە زاکیرە و یاد و یادەوەری تاڵ بەڵام شیرینی لەگەڵیان هەیە دواتر ئەکشین بەرە و شۆڕ دەبینەوە مامۆستا بەرە و تەیراوە لە خۆشەویستی تەیراوە و هەموو ئەوانەی لە تەیراوە دانیشت بوون و هەموو ئەوانەی یاد و یادەوەری لەگەڵیان هەبووە هەر بە پیاسە کتێبێکی لەسەریان نووسیوە میوانەکەشم هونەرمەندی ئەزیز پێویستی بە ناساندن و پێویستی بە هیچ پێشگرێک نییە بۆ ناوەکەی مامۆستا زاهیر عەبدوڵڵا یان زایر عەبدوڵڵایە مامۆستاگیان سڵاوتان تەندروستیتان باشە زۆر باشم لەخوای بەزێ لەخوا بەزیاد یاد و یادگاریەکانی سەردەمی مناڵی و مێرمناڵی و گەنجی هەڵەگرین بۆ تەیراوە زۆر باش با لێرەوە دەست پێ بکەین یەکەم جار 1972 بوو کە هاتیتە بواری هونەر و ڕۆڵ بینین و شانەوە بڵێ یەکەم جار من لە ناوەندی جمهوری بووم بەڕێگای چالاکی قوتابخانەکان مامۆستای گەورە و مامۆستای خۆشەویست و مامۆستا سەبا عەبدوڕەحمان لەگەڵ خوالێ خۆشببوو هونەرمەندی گەورە تەحسینتەها هاتن بۆ ئەوێ هەم ئاهەنگیان هەبوو بۆ گۆرانی هەم شانۆگەریشیە بوو مامۆستا سەبا و هەم بەدوای خەڵکی شاگەڕان ئەوانەی کە بەهرەیان بەدوای ئەو قوتابیانە دەگەڕان کە بەهرەیان هەیە و بتوانن پەروەردەیان بکەن لێ ئەمە ناوی خۆم نووسی و دواتر ئەم بۆ گۆرانی ناوی خۆم نووسی ئەوە سەیرەیانی تۆ بۆ شانۆ بۆ ڕۆڵبینین ناوی خۆت نەنووسی حەزت کرد بۆچی دەنگت خۆش وەستەکە هەستم کردووە دەنگم خۆشە دوایە کە گۆرانی وتۆ و بەیانی ناوەکان لێدرا دەبینم ناوی من لە لیستی گۆرانی بێژان نییە لە لیستی شانۆکارانە زۆرم پێ ناخۆش بوو چوومەوە لایەن لە ژووری مدیرمان دانیشتن مامۆستا فەرات حەسەن حوسنی گوتم مامۆستا من ناوم لە گۆرانی نووسیە دەبینم لە شانۆی دەرچووە مامۆستا سەبا عەبدوڕەحمان یادی بەخێر گوتی ئەتوو بۆ تەمسیل باشی حەقت نەبینە واز لە گۆرانی بینە من ئەزانم چیم کردو دەورێکی بۆ دانابووم لە شانۆگەری ئەنجامی پولپەرستی لێ ڕادەستمان ئیتر نەڕۆشی بەلای مامۆستا تەحسینتەها باشە دواتر لە کاتەکانی دواتر 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ دواتر یا ئێستا لە خەڵوەتی خۆتە پێت خۆشەکە نەبووی بە گۆرانی بێش لەبێ ناود ناتەوە حتمما لە گۆرانی نەجاحەتم دێنێت چکە دەنگم خۆش نەبوو بەخۆم هەستم کردو دەنگم خۆشە بەڵام هیچ دەنگم خۆش نەبوو ڕەنگە هاوەکو هونەرمەندێک نەشاز نەکەم گوێیەکی مۆسیقیم هەبێ بەڵام دەنگ خۆشی شەرتە وانە حەسەن زیرەک بۆ حەسەن زیرەک چکە دەنجی خۆش بوو ماملێ بۆیە بۆ ماملێ چکە دەنجی خۆش بوو ئێمەمانان هەستمان کردووە دەنگمان خۆشە ڕەنگە لە حەمام گۆرانی گوت بێ سەداعشەوە پاشتر باش بوو نەجاتم خۆش کەم بوارە ئەو ئێستا سەردەمی ئێستا بێ گوێیان لێ نییە مامۆستا دەنگیشیان ناخۆش بێڵێ بە کۆمپیوتەر و ئۆتۆمبیلەرەوەڵایتر ئەوەی بەهرەی مامۆستا زاهیر عەبدوڵڵای دۆزیەوە مامۆستا سەبا عەبدوڕەحمان دواتر کە بەرکەوتنت لەگەڵ یا هەبووە چی حساسێکت هەبوو ئەحساسم ئەوها بوو یعنی بە شێوەیەک ئەوەندە مامۆستام خۆش دەویست دواتر خۆی کە پاش ئەوەی شانۆگەریەکەمان پێشکەش کرد 76 بوو شانۆگەریەکەیان پێشتر 72 هەل لەگەڵ ئەو ساڵی تر هاتیتە مەجالێک بەڵێ لە 72 کە ئەمە شانۆگەریەکەمان پێشکەش کرد دواتر من و یەک دوو برادەری تری قوتابی هەڵبژار گوتی ئەمە تیپمان هەیە بە ناوی تیپی هونەری هەولێر هێواران حەز دەکەم بێن بوێن دەرێ زانێمە بەهرەیەکمان شتێکمان هەیە بێنەوێن دەرێ لەگەڵمان بەشداری بکەن
یدی ئەمەش هەموو شۆمان دەکردن دەچوین ئێواران دەچوینەتی پیهونەری هەولێر ئەو پیاوە گەور و جوانانەمان دەدیت مامۆستا جەمالی دایەتمان دەدیت مامۆستا عەدنان مەلامان دەدیت و ئەوان مامۆستا سابیر عەبدوڕەحمانمان دەدیت ئەوانە لەوێنەرە بوون دادەنیشتن ئەمە وەکو جێگرێک بوون کە شانۆگەریەکیش دەبوو پرۆڤە دەبوو مامۆستا سەباح تەوجیهی دەدا برادرانی بڵێن لە ئێمە گەورەتر بن وەکو خوا لێ خۆش بوو جەلال بەیار و غازی غەفور و عەبدوڕەزاق شەمسەدین و ئەوانە عەلی ئەحمەد و ئەوانە ئەمن دەفتەرێکم هەبوو قسەکانیم دەنووسیەوە يعني ئەوەندەم خۆش دەویست مامۆستا سەباحی هەر تەوجیهێکی دەدا ئەکتەرەکان من ملاحەزە لای خۆم دەنووسیەوە ئیستفادەم لێ دەکرد دواتر قوتابیەکی زۆر گوێڕایەڵ و دڵسۆز باڵێ دواتر بە فەرمی کەی بەرامبەر بە جمهور و بینەر وەستای لە کارێکی دیارە لە شەوچرای بوو ساڵی 1976 شانۆگەری شەوچرا وەژێڕانی کاک ئازاد مەولود بوو نازانم نووسەری عەرەبیەکەی چێ بوو ئەگەر لەبیرم نمایە بەداخەوە ئەگەر تەها سالم نەبوو بێ شەوچرا کاک سعدون یونس و کاک فەتاح خەتابی خراجیان کردبوو لەوە یەکەمین جار کە چوومە بەرامبەر ئەو جمهورە فراوانەی کە ئەو کاتە خەڵک شانۆی خۆش دەویست و دەهاتن عەوداڵیەوەی بوون شانۆگەری ببینن یەکەم جارم شانۆگەری شەوچرا بوو 1976 باشە دواتر و ڕۆڵی زۆرت بینی بەڵام بۆچی بە دەوری ئۆمەرە چاوچنوک ئەمانە زۆر چوتە ناو خەڵکەوە ئۆمەرە چاوچنوک شانۆگەریەک بوو شانۆگەری هەبوو نەبوو شانۆگەریشی بەڕاستی یعنی جاد بوو هەم دەوری ڕەجەبی کە کۆمیدی بوو سەبر هەتا وەرەدی عەقڵ دەبێتن لە هەولێرەوە بڕگەکانی تۆمارکردن نەخێر لەکوێ لە بەغدایە بوو ئەمە لەسەر مەسرح لێرە پێشکەشمان کرد لە گەرمیان ئێمە بە مناڵی یانی کە دواتر لە بەرنامە تۆیان بینی وتیان ئەو کەسەی و کاتێ یعنی ئەیان زانی لە زاکیریان مابووەوە ئەوە هەفتاونۆ ئەمە لەسەر شانۆ لێرە پێشکەشمان کرد لە هەولێر لە هۆڵی گەل لەهۆڵی گەل کە پێشکەشمان کرد داوامان کرد لە بەغدا موافقەیان کرد چوین لەوێن دەرێش لە بڵێن تەلەڤیزیۆنی بەغدا لە ساڵحی ستۆدیۆ گەورە هەبوو چوین لەوێن دەرێ بە چەند ڕۆژێکی لەوێ تۆمارمان کرد زۆر باشە لە مناڵی لە ماڵەوە ئیتر ئەگەر خۆت سروشت دوا بوو بێیان لە ترسی گەورەکان بوو بێت زۆر وەکو کورد دەڵێت هاروهاج و زیتەڵ نەبووی لە دەرەوە تایبەتمەندی ئەوەت هەبوو حەزت لە کەشفکردنی هەموو شتێک و عەجوولی و بەجوڵە بووی کە لە ماڵەوە ئاوا ینی چۆن بڵێ زۆر ڕێگەیەوەت پێ نەئەدراکە خۆت بیت خێزانی کورد بەگشتی محافزکار بوون چۆن بوو ڕێگەیان پێدای ببی بە ئەکتەر و بیتە بواری هونەرەوە دیێک لە ئەوەکانی ئەم شانازی پێوە دەکەم من دایک و بابم نەخوێندەوار بوون بەڵام کە بڵێن ئەو شانۆگەری یەکەم جار لەگە مامۆستا سەبا عەبدوڕەحمان چوومە سەر شانۆ و باوکم هادیتی زۆر کەیفی پێات چکە ئەو ڕۆژ ئێمە کە خلاص بووین کاسێکە بوو کات خۆی دەیاندا ئەوانەی لاعیبی تۆپانی و کاسێکی بچوو بوو هەر ئەکتەری کاسێکمان وەرگرت ئەوجا ئەو کاسە لە ماڵەوە کە دام نابوو شانازیم پێوە دەکرد هەر میوانێکمان داات باکوون دەگو کاکە بڕۆ کاسەکە بێنە پێشانی میوانەکەیدا دەگوها زای لە تەمسیل شاناز پێ دەگوها زای لە تەمسیلی ئەو کاسەی وەرگرتە ئەوە بۆ من بۆ هەندێک بابم دایمەن یارمەتی دەدام هەوڵ لێدا شانۆگەری نییە لە هەولێر ئەمە پێشکەشمان کردی باوکم نەهاتبی داهات هەم شانۆگەریەکان پاڵپشتیە زۆر گرنگە کەمتر لە دوو خولەکەم لێرە ماوە ئەجوڵین بەرە و تەیراواز هەم دڵت بۆ تەیراوە لێ دایک و باوکت تۆ سەرباریەوەی پاڵپشتێکی یەجگار گەورە قوتابخانەیەکی زۆر گەورە بوون بۆ تۆ بەڵام یادەوەری تاڵت لەگەڵیان هەیە چونکە بۆ منە فریای بۆ نمونە نەکەوتوی لە کۆتا ساتەکانی ژیانیان چ ئیحساسێکت هەیە ئەم بەرنامەوەکو دەرفەتێک دەری ببڕی بۆ دایک و باوکت بۆی بۆ تاریخ بمێنێتەوە لە سلێمانی بووم بابم لێرە مرد فریای نەکەوتی و نەشتوانی بیتەوە ئێرە خەبەریادابێت کوتێ باوکت مردووە لە سلێمانی تازە بۆدانە خی گەورە لێی خۆش بێت بەس دایکم ئەم لێرپانە بووین لە هەولێر بووین ئەو سێ ڕۆژ نەخۆشکە و سێ ڕۆژ ینی فریایەوە نەکەێت زۆر خزمەتی بکەم لە نەخۆشەکەی سێ ڕۆژ ڕۆژی ئاخری کە گیانی سپارت
خزم کەس لێمان کۆبوونەوە گوتی بڕۆ دکتۆرێک بێنن بە سەیرێکی بکاتن ئەم دەمزانی تەواو بە خلاص نهایەتیتی بەڵام گوتم با نەڵێنەها ئەوە نەچوو فریای داچی نەکۆدیان ڕزدەلی کردیان شتێکردیا چون دکتۆر دەشتی بینم دەشتی عباس بوستانی برادری خۆمە برادری تەڵەباتیمە نەخۆشیش لێ تا نەخۆشەکەی بەڕێ کرد و لەگەڵم هات گەیشتی لە ماڵەوە دیتم گریانشتوارەیە گوتیان تەواو بوو ئەو دوو یادگاری زۆر ناخۆش بوو خی گەورە لێیان خۆش بێت هەر ئەوەندەی کە زیاد لە پێویستیان سرف کردووە بۆ خزمەتی ئێمە دیارە هەر یەکەمان لەگەڵ دایکمانیان لەگەڵ باوکمان ئەو خەفەتەمان هەیە کە وەکو پێویست خزمەتمان نەکردوون وەقەتیش ناتوانین مناڵەکانی جەنابیشت هەر بۆ تۆ بۆ نمونە فریاد ناکەون ئەو خزمەتت پێشکەش پێیترەوە سنەتی حیاتە دیارە من هەرگیز مەبەستم نییە دڵی تۆ تەکەم با بڕۆین بۆ یاد و یادەوەریەکانی گەنجی مامۆستاگیان بجوڵین یاڵڵا لە ماڵ هەستین ئەو گەیشتنە تەیراوەی هاتوینەتە تەیراوە گەشاویتەتەوە بەجارێ مامۆستا خۆشەویستی تەیراوە چییە کە ئەمەشت بۆ نووسی تەیراوە هەر بە پیاسە بۆ هەر بە پیاسە چونکە ئێستا هەر بە پیاسە جاردەیەوە بەلایەوە تەیراوە شوێنی لەدایک بوونمە مەڵبەندی مناڵی و یاری و هەموو یادگاریە لەگەڵ دایکم باوکم لەگەڵ خوشک و برایەکانم لەگەڵ خزم و کەسم هەمووی ئەو تەیراوەیە ئەلێرە بوو ئەلێرەیە ڕۆحی من لێرە بەجێمای ئێستاکە ڕۆژێک ناڕۆژێک گەنەیەم پیاسەیەک لەو تەیراوە نەکەم وازام شتێکم لێون بووە باشە ئەمە ئێستا یعنی کە جەنابتان لە هەولێرن ڕۆژێک ناڕۆژێ ئەگەر بە پەناشی دابێ بە تەنیشتشی دابێ تێپەڕن ئەو ماوەی لە سلێمانی بووی وەزع و دۆخە چۆم و زۆر خراپ بوو یعنی ئەگەر هەموو شەوێک نەبی زۆربەی شەوان خەونم بۆ دەدی داهاتمەوە تەیراوەی بۆ هێرە بۆ یەکوانە دەگەڕام لە جادەکە دەگەڕام سەردانی ئەو برادرانم دەکرد کە لە تێراوە بەجێمێش بوون ئەو دوکاندارانەی کە دۆست و ناسیاومان بوون لەلایەندا دەنیشتم یعنی زۆربەی شەوان ئەمن خەونم بۆی تێراوە دێت باشە هەر دووری تەیراوەش سەری سپی کردی بەڵێ ئەمن کە لێرە چوین دیەک داوە سپی لەسرم نەبوو وەکو جەناب ئێستا چۆن ڕەش ئاوا بوو بە سێ مانگ لەوێندەرێ داگیری کرد سپی داگیری کرد بەفرباری سرم بەفرە باشە جەنابتان خۆتان خەریکی عادادی سناعم بەشی کارەبا لەگەڵ کارەبا و شتێنی سەرم لێ دەرناچێت هیچ ئێستا پلاچێک نییە بۆسەر کوڕەکەم لەخوا بەزادی لایەنی کوڕم زۆر باش زۆر شارەزایە لە ئەلکترۆنیا لە کارەبا لەو شتانە لە هەموو شتێک سەردەرچی ئەمە سێ کورتانێ مامۆستا سێ کوڕم ئەمن تەسەوڕ کە سەرم دەرناسیتە مەسەن پلاکەشی بەستم گڵۆپێک بەستم هەموو جار دەری بابم خەری سنای قەیناکە بەزم بۆی دەبەستم وەکەوەی مامۆستا ئەمیر کەبابچی لێ یادی من لە قەبم کەبابچیە بەڵام بەخوا یەک کەبابیشم پێ دروست ناکرێ وەکو مامۆستا فەریدون دارتاش ئەوانە بەناو دارتاشە و یەک تەختەقیمەشی پێ دروست ناکرێت بەخوای تراوە ڕێزمان بۆیانێ باشە بۆچی لە دوای سێی ناوەندیەوە نەچوویتە پەیمانگەی هونەرە جوانەکە وەرنەگیرام چوم تەقدیمیش ئەو کات لە سنووری خۆمان هەبوو نەبوونەوە بەس لە بەغداد بوو لە دوای هەشتاوەی تر لە منطقەی حکومەتی وانە سلێمانی وانە بەڵێ لە دوای هەشتاوە مەسەن هاتە مووسڵ مەحەد زەمیلە لە مووسڵ هەبوو لە سلێمانی هەبوو بەڵام ئەمن لە هەفت و ئەوانە سێمتەواو کرد کە تەواو کرد تەقدیمی ئەومان کرد تەقدیمی مەحەد زەمیلەمان کرد وەرنەژیرای کە وەرنەژیرین ئەمن یعنی ئاخر محاولە بووە ئەعدادی سناعی ئامادەی پیشەسازی کارەبا گوتم هەر شتێکم دەستکەوێتن و ینی لە خوێندندا نەبرم ناچار چوی نەوێندەری کە چوی نەوێش هات چووکە من تەمسیلم دەکردەوە و مامۆستایەکانیش هەموو دایانناسم هەموو بوونە برادرم یانی چاپۆشیان لەوەی دەکرد ئەگەر کارە باشم نەزانی بە ئەگەر لە دەرسی عملی و لە دەرسی نەزەریش زۆر بتوانە نەبووم بەڵام چاپۆشیان دەکرد و ناجێ لەبەر کارەباکە لەبەر هونەرەکە باشە کەواتە وەکو خۆت لە شوێنێک ئاماژەت پێدا بوو لە شەڕەبەردی تەیراوە بۆ مۆرانەی کتێب بەڵێ ئیتر وردە ڕوت کردە کتێب و کتێب خوێن بەڵێ ئەمە لە ماڵەوەش کتێبخانەکە ماشەڵا زۆر ڕۆژانم هەبوو ڕۆژانە لە باتیوە مەسەن وەکو ئەو مێرد منداڵ و گەنجانی تازە پێڕا دەگەیشتم مەسەنە بچی بە چایخانە چایەکی تیا بخواتەوە یان لە فێ بخواشتووە لە منە شتانم نەبوو زەریدە هەبا دەچم زەریدەم دەکڕی
کتێب هەبە لە لای مامۆستاجی موکورانی کتێبەکەم دەکرد دەمهێناوە جەنم کێکمە بە دەگەدەی دیسان پارەی بە کاغەزاندا پارەی بە پەڕە کاغەزاندا. دوو جار کتێب ناچار بووی کتێبخانەکانی خۆت بفرۆشی کە زیاتر لە 2000 بە 2000 کتێبی تیا بۆ واللهی لەبە نەبوونی خاستان دومین جاری وەزعها گرانیەکە بوو زۆر ناخۆش بوو زۆرەوە بوو کتێبی باشیشمە بوو بەڕاستی برادێک حەز ناکەم نایبینم کتێبی دەکرد دەفرۆشتەوە هات بڵێن پێدەن ڕەمەچی لێ کڕیم نێ باعینوان بڵێ نازم بخۆی بای هزار شتێک بۆ کاتە سەریش ئەویش فرۆشت بیەوە بۆ برادرانی کتێبخانەی گشتی شەقڵاوە دوایە کە وەزعەکە باش بوو چوم و شەقڵاوی چمە ناو کتێبخانەی بخۆم بوومە مدیری کتێبخانەی کتێبەکانی خۆم دۆزیەوە کە لێرکانە بوومە مدیری کتێبخانەی شەقڵاوەش هەر عادێمە بوو دەچوین سەردانمان دەکرد جارێک چومە ناو کتێبەکان زانی بووم کتێبی من لەوێن دەرەیە چوم هەتا ناوەکانی خۆشم دەدۆزیەوە کەواتە ڕاستە لە ناو کتێبخانەکەی ماڵەکەتان نەماوە بەڵام لە شوێنێکی ترماوە و هەر خزمەتەکە ینی کتێبەکان فرۆش بۆی بتوانانی جلی جەژن بۆ مناڵەکان خۆی مامۆستازانی لە دیوێکی تریشەوە لەم بابەتە بڕوانی کتێب هەر پڕخێر و سوودا بۆ لەو کاتەیە ڕاستە قرس بۆ تۆ کتێبەکان بفرۆشی بەڵام لایەکی دیکەوە مناڵەکانت خۆتی مناڵەکانم بۆ پایدا کرد جلم بۆ کڕین خواردنمان بۆ کرد جەژنەمان پێ هەر سوودی بۆی هەموو گەنجەکانمان بزانن کتێب چەند کاریگەری هەیە لە گۆڕینی ڕەوتی ژیانی ئینسان ئیتر لە هەر ڕوویەکەەوە تەکنەلۆجیا چەند پێش بکەوێ چەند تەتەور بکاتن دنیای داگیر کاتن قەت قیمەتی ئەو کتێبەی لا ناچێت چونکە تۆ لە ماڵەوە بەگە کارە باشە نەبی کارەبا نەبی ناتوانانی ئەتەرنێت پێکەی وایە مەحتەل دەبی بەڵام ئەوە لە دیار یەک مۆمداجی سێنە شەو دەتوانانی کتێب بخوێنیوە ڕاستە هاوڕێتی زەریری تیانە بێگومان ڕاستە مامۆستا ماوەی ڕابردوو نەخۆشکەوتی نەخۆشیەکەش نەخۆشیەک نەبوو کە بڵێ نەخۆشیەکی یاسایی و تێپەڕێ بەداخەوە لە وڵاتی ئێمە و کەسانی بەدەستە و نەخۆشیەوە ناڵێن ڕەنگە بەشێکی باشی ژیان و ڕۆژانەیان بیر لە مردن و مەرگەکەنەوە هەستەکەی تەمەنێکی نوێت بۆ نووسرایەوە کە بتوانانی جارێکی دیکە بە تەیراوە پیاسەیەک بکەیت ئەو نەخۆشیە چی پێبەخشیت؟ ئەو نەخۆشیە پێی بەخشیم کە یەکەمین ئەو خوایە گەورەیە بەهانامەوە هات سوپاسی دەکەم دەرمانی بۆ ناردم و چارەسەری کردم جگە لەوەش دوعا و نزای ئەو خەڵکەی کە منیان خۆش دەوێت ئەو جەماوەری کە هەیتم تەسەور کرد لە فەیسبووکی یعنی ئەم 5,000 برادەرم هەیە هەر 5,000 دەستیان بەش کردەوە بۆ خوای گەورە و دوعام بۆ دەکەنەوە کەم نییە جگە لەوەش ئەو دکتۆرانی کە هاوکارم بوون دکتۆر بۆتان و دکتۆر باساک و ئەوانە کە دیارمەتیاندام لە کاتی عملیاتەکە لە کاتی دەرزی لێدانی شیمیایی لە کاتی لێزەر کاک دکتۆر بێستون ئەوانە هەموو هاوکار بوون و خوای گەورە شفای نارد چاومەوە زانیم کە تەندروستی چەند گرنگە لە بۆ ئینسان هەتا نەخۆش نەکەوی قیمەتی تەندروستی نازانی هەستی شت کرد ئەوەی کردوتە بەزایە نەچوە زانیم کە خەڵک منیان خۆش دەوێت لەبەرەوەی هونەرەکەمە و حەزیش دەکەن جارێ نەڕۆم نەمرم بۆەوەی زیاتر خزمەتیان بکەم. مامۆستا دیارە دایک و باوکانی جاران وایەن لە مناڵەکان تێگەیان کە کچانی گەڕێک خوشکیانن هەڵە نەبوو مامۆستا شێرزاد حەسەنیش لە یەکێ لە کارەکانی ئەماسیلەوە کردووە تا چوینە زانکۆش هەر ڕوومان ناهات بە چاوێک بە نەوەیەکەوە بە چاوی عشق و غەرامیاتەوە بڕوانی نەکچانی دراوسێ ئەی ئێوە لەو تەمەنە گەنجەیە کە ئێوە خۆتان قۆزی و شیک پۆشیتان لە باوک و باپیرتانەوە هەر لە سمێر سۆرەوە بۆ ماوەتەوە چیتە کرد بۆ کاتە من گەنجی تو حەزت لێە وەکو جەنابەت گوتێت دایک و باوکمان دەیان گوت کچانی کۆڵانی خۆتان جیرانتان هەموو وەکو خوشکتان وایە ئەمە کە دەچینە دەرەوە سەری خۆمان بەرز نەدەکرێتەوە مشاری ئەو کچانەمان نەدەکرێت بەڵام بۆ ئەوەی کە گەنجەتیمان بە فیڕۆ نەڕۆ مەسەن دەچینە گەڕەکی خانەقایە دەچینە گەڕەکی عارەبە لەوانە مەسەن چاوچاوانێمان دەکرد و دڵداریمان دەکرد لەگە کچانی وێن دەرێ بەحساب کچانی وێ بێگانەنە و خوشکمانینە باشە یەکەم جار کە هەستت کردی تر خەریکات وەکو کوور دەڵێ دڵ پەیاکەیت و عاشقی تەمەنت چەند بوو؟ وەڵڵەهی
دیانێکم تۆشتەی بووم یان وابزانام دوی ناوەندی بووم هەڵە نەبم لە دوی ناوەندی قوربانیشت داوە یەک ساڵ خوێندنت کردو قوربانی لەو کۆڵان کچێک بوو لەو کۆڵانە بوو باشە وەکو خۆت ساڵێکی خوێندنت کرد بە قوربانی ئەو پێیزانی یان هەر لای یەکلایە نەبوو دوور بە دووری قسەمان لەگە یەک نەکرد مەسەن دوور بە دووری یەکترمان دەدید ئەو شارتی دام لە شارتدا جاران هەروە بوو شارەتمان بۆ یەکتر دەکرد بەڵام هەتا ئێستا لەزم لەگەڵ هەوزی نەجوولە هەستی شتەکرد عاشقی تو بەیانیان ئەو بەیانی باشی لێ دەکردم لە حوشەی خۆیانم لە سەربان بەیانی باشی لێ دەکردم من بەیانی باش لێ دەکرد بەڵام قسەمان نەکرد شعرت بۆیان نووسی مامۆستا بە خودای ناوەڵە بۆ ئەو نا بەڵام بۆ کچانی بۆ پاشترم نووسی تەسەوور دەکەم زۆر عاشق بوو شیرینخا پێشی ناخۆشی دێنە سەرباسی شیرینخا کە تەمەنێکی لە وەفا و لە خۆشەویستی لەگەڵ جەنابەتان بەڕێ کردووە هیچ کام لە شعرەکانت بیر نییە نەوەڵە باش بە زوو هەوەکو گۆرانەکە شعری زولێک شایتەوە لە چیرۆک و لە شانۆگەری و لەوانە بەردەوام باشە جارێکی دیکەش وتە بوت هەر جارێکە کچێکی جوانە بینم ئەم شعرە ئەڵێ دڵم هەرە و دڵی جارانە ئێستاکەش ئەناڵێنێ هەناسەی ساردی ناکامی لە سینەمدا ئەتاسێنێ ئەگەر جوانیت سەرنجم ڕا بکێشێت مەگرە لێم چونکە جەماڵت پەیکەری ڤینۆسی خوای جوانیش ئەجوڵێنێ بۆی مامۆستا خۆلە ئێستا شەر خەفەتە خۆی بۆ گەنجایەتی هێشتا خۆت بە گەنجزانی حتمەیان کە گەنجێک دەبینم ئەو گوڕوتینی هەیە ئەوەی هەیە ینی هەز دەکەم دەڵێم تازە ئێمە پیر بووین ئەو پۆتی جارانمان نما ئەو گەنجە جوانانە دەبینیم ئێستاکە ئەو هاو مەسەرن لەگە کامیری شەڕەکەن لەگە سیارە شەڕەکەن لەگە ئیشکردن شەڕەکەن ئێمە ئەو تااقەتەمان نمایە ینی خەفەت دەخۆ خۆزگە هەر وەکو جاران خۆزگە پیری نەبایە هەر گەنج باینە ماشەڵڵا ئێستا شەر هەر گەنج ماشەڵڵات لە 12 بوو لەگەڵ شیرینکاتن ماشەڵڵا تقریبا 1 ساڵی بەڵێ چواردەیەتان پێکەوە لە کوێ هێنا کۆیە شیرین کۆی بەڵێ خۆ معروفە دیارە ئەو ڕۆژەی هێنا تەرزە و باران بوو بەڵێ بە تەرزە و بارانێک بوو عنی بە سارە نیە تەقەتەقی دەهات بە سارە دەکەت گوتم وەڵڵی بەردیش باری هەر ئەیبم تازە سێرم ئازایی خۆم دەیبم ئازایی خۆم و دەیبم سێ مناڵتان هەیە پێنجمان هەیە پێنجتان هەیە ماشەڵڵا دوو کوڕ و دوو کچ بەواخرێش کوڕێکمان بوو شادی 2010 مۆدلی نوێ ئەوشمان هەیە ماشەڵڵا ماشەڵڵا مامۆستا ینی ساڵانە یادی هاوسەرگیریتانەکەنەوە هەموو ساڵ هەب لە بیرشمان نەبێ کچەکان کوڕەکان بە بیرمان دێنەوە دیاری دێن و کێک دێن و یادەکە دەکەن لێرەوە شتێک بە شیرین خان بڵێ بۆ ئەو تەمەنی پێکەوە بوون چێبێ پێی دەڵێم زۆر سپاس لە ساردی لە گەرمی لە خۆشی لە ناخۆشی لەگەڵم بووی پشتم بووی لێنەگەڕای پشتم بە عرزکەی زۆر سپاست گەورەیە گەورە لام گەورەی ئەو خانمانە هەرمێنێ شانازی پێوە دەکەم چکە لەگەڵیشم بۆ لە مەسیرەی بڵێن لە کاروانی هونەرش هە لەگەڵم بۆ پاڵ پشتم بۆ خۆشی بەشداری کردووە ئەوە جێگەی شانازی پێی سەربەرز باشە من یەک دوو بروسکە پرسیارەکەم و ئیتر کۆتایی پێدێنی خۆت بەعام گوێ لە هونەرمەندەکان گوێ لە دەنگی کێگری زیادە سات حەز لە دەنگی زیادە سات بۆنی هەولێری لێ سڵاومان بۆ کاکە زیادەیە چای ماز ئەم شوێنە ئەمەی ئێستا بۆ بە بازار و باڵەخانە ئەمەی ڕێک لە ئاستی وەستاوین ئەوە ماڵمان ئەوە خانوەکەی ماڵی باوکم بوو ئێرە ئەمانە چیت بیرە خەنەوە خۆرە کۆمەڵێک یادگاری کۆمەڵێک گریان کۆمەڵێک پێکەنین کۆمەڵێک ئەو خزم کەسان ئەوانە هاوسێ نەبوون ئەوانە ئامۆزان بوون پورزان بوون خوشکزان بوون ئەو کوڕەکان هەمووان ئێستاش خەڵک دەمان بینن مەسەلەن ڕەشید دەرێنێ ڕەشیدی ئامۆزا چۆنە حتمما خزمش نینە بەڵام ئەوەندە هاوسەیەک بووین ئەوەندە جوان بوون لەگە یەکدری خەڵک وازان ئامۆزایەکی ڕاست من زۆر سوپاسانەکەم سەوردە وردە جوڵین لەناو دەفتەرەکەش یادگاریەک تۆمارەکەین بۆ بەرنامە یاد و یادگار و بۆ بانە ڕۆژ دڵخۆشم دوایەوەی هەواڵی نەخۆشکەوتنی جەنابتمان بیست ئێستاوە تا ماشەڵڵا بە گوڕوبەتینەوە بەشداریەکەی لەگەڵمان دڵخۆشم کە لە یەکێک لە ئەڵقەکانی یاد و یادگار توانیم جەنابیشتان بەسەر بکەمەوە و لە 26 خولەکە دیارە قسەکردن لەسەر زمونیەوە غەدر بێ بەڵام ئەمە بە بەسەرکردنەوە و وەفایەک
حساب بکەن و ئێمە لە زۆر خزمەتی سپاسان دەکەم منیش دڵخۆشترم لە تۆ لەگەڵ بینەرانیش چاوان یەکەیەکە ماز دەکەم سوپاس بۆ کەی 24 سوپاس بۆ ئەو پیاوە جوانانی کە لە پشت کامیران چاوتان ماز دەکەم یەکەیەکە پێگەورە بووم پێ جوان بووم ئینشاءالله تو هەر بەردەوام دەبی پاش ڕەمەزانیش هەر بەردەوام بە بەرنامەیەکی جوانە جەماوەتی خەڵکیش ئەوەی دەوێت خەڵکیش دەوێت ئەوەی ببینیت بەڕاستی سەرکەوتون ئینشاءالله زۆر سپاس منیش دڵخۆش فەرموو Thank you.